لێکچوونی سرودی سڵاو فەرماندەی خامنەئی و سرودی سڵاو هیتلەری نازیەکان. لە سەرەتای ئەم ساڵەوە سرودێکی کۆنەپەرستانیان خستۆتە سەر زمانی منداڵان کە ئاوێنەی باڵانیۆنی ئەو مەینەتی و ڕۆژڕەشیەیە کە ڕژیمی ئیسلامی بەسەر خەڵکی ئێرانی داهێناوە. سڵاو فەرماندە سرودێکە کە بۆ ئەوەی منداڵان بە کۆڕ بیڵێنەوە کەڵکی لێوەردەگیرێت. ڕاگەیاندنەکانی سەر بە حکوومەتی ئێران گەلێک راپۆرتیان سەبارەت بە وتنەوە و بڵاوکردنەوەی ئەم سرودە لە شوێنە جۆراوجۆرەکاندا بڵاو کردوتەوە. گەورەترین کۆڕ کە تێیدا ئەو سرودە خوێندرایەوە بە بەشداری 2000 منداڵ لە حەساری مزگەوتی جەمکەران بەڕێوە چووە. ڕێکخرا و گروپە تەبلیغاتی و مەسحەبیەکان بەرنامە گەلێک لە شارە جۆراوجۆرەکانی ئێران بۆ بە کۆڕخێندنەوەی ئەم سرودە لەلایەن منداڵان و تازەلاوانەوە ڕێک دەخەن. دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامیش لە بانکێشنامەیەکدا داوای لە منداڵان و خوێندکاران کردووە کە ئەم سرودە چ بە شێوەی کۆڕ و چ بە تاک تۆمار بکەن و فیلمەکەیان بۆ بنێرن. بە گوێرەی راپۆرتی ئەم کاناڵە گویا تا 21 گوڵان 5,000 ڤیدیۆیان لە تۆماری ئەم سرودە بەدەستگەیشتووە. حکوومەتی ئیسلامی و لە لووتکەی ئەم حکوومەتەدا خامنەئی تووشی دێوانە حاڵی و شەیداییەک بوون کە نەخۆشیەکی ڕەوانی هاوبەشی زۆربەی دیکتاتۆرەکان و حاکمانی سەرەڕۆی جیهانە. سرودی سڵاو فەرماندەی ڕژیمی ئیسلامی لەگەڵ سرودی های هیتلەری سەردەمی ئاڵمانی نازی لە زۆر لایەنەوە وەک یەک دەچن. خامنەئی ئەو مەلایی کە خۆی کردوتە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان و لە پەنای سپا و فەرماندە نزامیەکاندا هەست بە ئەمنیەت و بەهێزی دەکات، سەرەڕۆیەکە کە لە کۆمەڵانی خەڵک نیگەران و بێهیوایە. ئەو نەتەنیا لە جەماوەری ملیۆنی خەڵک بەڵکو لە کاربەدەستانی هەڵبژێردراوی خۆشی هەست بە دڵنیایی ناکات. لە هەلومەرجێکدا کە هەژاری و ڕۆژڕەشی سەر تاسەری ئێرانی داگرتووە، بە فەرمانی ئاوا کەسێک و بەپێی بەرنامە بۆ داڕەشتنی ناوەند و دامەزراوە کۆنەپەرستانەکانی ڕژیم و هەروەها خەرجکردنی هەزینە گەلێکی ملیاردی 2000 منداڵی کچ و کڕ لە ناوەندێکی مەسەبیدا کۆ دەکەنەوە و سرودی سڵاو فەرماندە بۆ ئەو و بە مەبەستی شۆرنەوەی مێشکی منداڵان بە کۆڕ بەڕێوە دەبن. کچانی کەمتەمەن لە حجابی زۆرەملەی ئیسلامیەوە دەپێچن و لەگەڵ کوڕانی هاوتەمەنی خۆیاندا بە زمانێکی منداڵانە ئاواز و سرودێک دەخوێنن کە هیچی لێ تێناگەن و هیچ بایەخێکی هونەری نییە و تەنیا کۆمەڵێک درۆ و دەلەسە و وشەی بێمانایە. ئادۆلف هیتلەر پێشەوای ئاڵمانی نازیش سرودی سڵاو هیتلەری خۆی ڕێک بەم شکڵ و شێوازە لەناو هەزاران نیزامی و هەروەها نەزم و ئینزباتێکی وەک کۆیلەدا بەڕێوە دەبرد. لە سرودی های هیتلەردا نیزامیەکان ئیتاعەت و پەیڕەوی بێ ئەملا و ئەولای خۆیان لە سەدری ئەعزەمی فاشستی ئەو کاتی ئاڵمان ڕادەگەیاند. ئیتاعەتێکی بێ ئەملا و ئەولای کە بە کۆمەکی پێشکەوتوترین ماشێنی شەڕی ئەو سەردەما بەشێکی جیهانی وێران کرد، پتر لە 50 ملیۆن ئینسان گیانیان لەدەستا و بە 100 ملیۆنیش بریندار و ئاوارە و ماڵوێران بوون. سەرنجام دیتمان کە ئەم تراژیدی ئەمرۆیە بە شکستهێنانی نازیسم و خۆکوژی پێشەوە فاشیستەکەی کۆتایی پێهات. خامنەئی فەرماندەی دروستکراوی ڕژیمی ئیسلامی تەنانەت سرود و گاڵتەجاری سڵاو فەرماندە کەشی لە ناو سپا و نیزامیەکاندا بەڕێوە نەبردووە، بۆ خۆی نەچۆتە ناو ئەوان و بە سەدان منداڵی کەمتەمەنی کوڕوکچی لە کەشێکی مەسحەبیدا کۆ کردوێتەوە و ئەم گاڵتەجارەی بەڕێوە بردووە. های هیتلەر و ئەرتەشی زەبەلاحی ئاڵمانی نازی نەیتوانی بەر بە شکەست و هەرەسهێنانی نازیەکان لە شەڕی دووەمی جیهانیدا بگرێت. هەر بۆیە سڵاو فەرماندەی کۆمەڵێک منداڵی کەمتەمەنیش کە بەشێک لە هاوتەمەنەکانیان لە ناو زبڵدانەکاندا بە شوێن پاروەنانێکدا وێڵن و لە چوون بۆ مەدرسە بێبەشن و ناچارن کار بکەن، خامنەئی و حکوومەتە ئیسلامیەکەی ڕزگار ناکات. سڵاو فەرماندەی خامنەئی لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە موعەلیمەکانی ئەم منداڵانە لەگەڵ ڕژیمی ئیسلامیدا دەستەویەخەن بۆ ئەوەی لانیکەمی مافی خوێندکار و مامۆستایان دابین بکەن. با ملیۆنان دایک و باوکی منداڵی هاوتەمەنی ئەو مناڵانە
لە شارە جۆرا و جۆرەکاندا دەستیان داوەتە خۆپیشاندان و دەربڕینی ناڕزایەتی لە دژی ڕژیمی ئیسلامی بۆ ئەوەی نان و ئازادی بۆ منداڵەکانیان دابین بکەن. سڵاو فەرماندەی عەلی خامنەئی و ڕێزگرتن لە تێرۆریستێکی جەنایەتکاری وەک قاسم سولەیمانی کە قاتڵی دەیان هەزار منداڵ لە سووریا، عێراق، یەمەن، لوبنان، ئەفغانستان و کوردستانە پێشێلکردنی بە ئاشکرای مافی منداڵانە. جێگای ئەو منداڵانە مەدرسە و شوێنی یاریکردنە، نەک ئەوەی کە لە حیجابی ئیسلامیەوە بپێچرێن و وەک منداڵەکانی سەردەمی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق کە لە مەیدانەکانی میندا کەڵکیان لێوەردەگیرا بەکاربهێنرێن. حکوومەتی ئیسلامی کە لەگەڵ نەفرەت و تووڕەیی ملیۆنان کەسی بە ساڵاچوو بەرەو ڕووبۆتەوە لەسەر منداڵانی کەمتەمەن سەرمایەگوزاری کردووە. پێویستە ئەم سیاسەت و پلانە شومەی ڕژیم لەگەڵ دژایەتی و ناڕزایەتی جەماوەری شەریف و ڕێکخراوەکانی دیفاع لە مافی منداڵان بەرەو ڕوو بێتەوە. شوێنی منداڵ مەدرسەیە، نەک ناوەندە مەسەبیەکان و بەشداری پێکردن لە کۆڕ و سرود و شۆرنەوەی مێشکینەوەی نوێ لە ڕێگەی فەرهەنگ و سیاسەتی کۆنەپەرستانە و دژ بە منداڵانی دەسەڵاتدارانی ڕژیمی ئیسلامی ئێرانەوە.